ئەو شوێنەی کامل لێ ڕاوەستاوم یەشێکە لە ڕێڕەوەکانی ئاو لە شاری هەولێر. ئاودێری هەولێر لەسەر هەر کۆمپانیا و جیهەتێکی پێویست کردووە کە پرۆژەیان لە نزیکی ڕێڕەوی ئاو هەیە، ئەوە دەبێت ڕێڕەوەکە هەم پاک بکەنەوە هەم فراوانی بکەن بەم جۆرەی کە ئێستا هەیە. ئێرەش هەمان ڕێڕەوی ئاوی شاری هەولێرە، بەڵام جیاواز لە شوێنەکانی ترکەوە کاریان تێدا کراوە. ئێرە بەرینەکەی کەمتر لە 15 مەترە و بەرزیەکەشی کەمتر لە 4 مەترە. ئەو شوێنانەیەکەوە مەترسی دروستبوونی لافاوی لێ دەکرێت بە دیاریکراوی ئەم شوێنانەنکەوە کاریان تیادا نەکراوە و پاک نەکراونەتەوە. هەولێرە شاری زێڕ چەند جارێک هۆشداری و مەترسی ئەوە دراوە کەوا ئەمساڵیش لافاو لە شاری هەولێر دروست بێتەوە. لایەنی پەیوەندیداریش دەڵێن ناتوانین گرنتی ئەوە بکەین ئەمساڵیش لافاو ڕوونەدات. بەڕێوەبەری ئاودێری هەولێر دەڵێ وەک پلانی کورتخایەن ڕێڕەوەکانمان پاک کردوتەوە و فراوانیش کراون، وەک پلانی درێژخایەنیش 17 پۆندیش لە سەر ڕێڕەوە ئاویەکان دروست دەکرێن. ئێمە وەکو بەڕێوەبەراتی ئاودێری پارێزگای هەولێر هەڵساین بە خاوێنکردنەوەی سەرجەم ڕێڕەوە سروشتیەکانی ئاوی باران لە سنووری هەولێر و دەوروبەری شاری هەولێر، لە هەمان کاتدا لادانی ئەو زێدەڕۆیانەی کە لەسەر ئەو بابلین ڕێڕەوە سروشتیەکان کرانە. ئەوە وەکو پلانێکی کورتخایەن، وەکو پلانی درێژخایەن ئێستا ئێمە نزیکەی 17 پۆند لەسەر ئەو ڕێڕەوە سروشتیانەمان لەژێر جێبەجێکردندان. شارەزایان و پسپۆڕانی ئاوڕۆی هەولێر ڕای دەگەێنن لە ساڵی 2019ەوە هۆشداریان داوە لەوەی پێویستە ڕێڕەوە ئاویەکان پاک بکرێنەوە و زیادەڕۆیەکان هەڵبگیرێن، بەڵام زیادەڕۆیەکانی کەسانی دەستڕۆیشت و لەسەر ڕێڕەوە ئاویەکان تاکو ئێستا هەڵنەگیراون. بەهۆی سروشتی تەختی هەولێرەوە بەردەوام مەترسی کۆبوونەوەی ئاویان لافاو هەیە و چەند ساڵ ئێمە لە 2019 دوای ئەو لافاو گەورەی دروست بوو لەگەڵ ڕێکی ڕۆشنی لەوانە هۆشداریماندا خۆشبەختانە بەشێک لە شوێنەکان ڕێڕەوەکان پاکرێتەوە، بەڵام ئێستاش تێبینی ئەومان کردووە کە بەشێک لەو سترەکچەرانن لەو بینایانەی کە بازرگانین یان هی کەسانی دەستڕۆیشتن لەسەر ڕێو ئاوەکان لا نەدراون، بێگومان ئەوانش مەترسی دروست دەکات، مەترسی دووبارە دروستبوونەوەی لافاو و مەترسی لەسەر گیانی خەڵک دروست دەکات. بەپێی یاسای سنووری ئاوڕۆ پێویستە هەر شوێنێکی بازرگانی یاخود نیشتەجێبوون کە دروست دەکرێت 20 مەتر لە ڕێڕەوە ئاویەکان دوور بکەوێتەوە. بە نووسراوی فەرمیش داوا لە پرۆژەکان کراوە لەسەر ئەرچی خۆیان ڕێڕەوەکان پاک بکەنەوە. بەپێی قانونی محرماتی کەند 20 مەتر کشاینەوە لە لێواری کەندەکە و بەپێی نووسراوێکی ئاودێری هەولێر دەبێت لەسەر ئەرکی خۆمان ڕێڕەوی ئاوە کەندەکە خاوێن بکەینەوە و ڕێڕەوی کەندەکە کە پێشەوەی کە خاوێن بکەینەوە 7,000 مکعب ئاو بووە، بەڵام لە ئێستادا 105,000 مکعب ئاو دەگرێت و لێرەدا 64 مەتر بەرینی کەندەکەیە و لە هەندێک شوێن ملاحەزە بکەین 30 مەترە و 15 مەترە بەرینی کەندەکەیە. بە گوێرەی پێشبینیەکانی کەشوهەوا لەم ساڵدا ڕێژەی دابارینی باران بە تایبەت بارانی بەخۆڕ لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت. بەو هۆیشەوە لایەنە پەیوەندیدارەکان چەندین جار هۆشداریان داوە و ڕێنمایی خۆپاراستن لە لافاویان بڵاو کردوتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.